سڵاتان لێبێ هاوڕێم بەخێرن و بۆ ڤیدیۆیەکی تر دەربارەی سەرەتایەک بۆ لۆژیک کە ئەم جارە لە ستافی زانستی بیرۆڕا کۆمەڵێک هەڵەی لۆژیکی ترمان بۆ ئامادەکردوون سێ هەڵەی لۆژیکی تر وەرەگرین. با لە argument from ignorance ەوە دەست پێ بکەین. argument from ignorance واتە argument لە نەزانینەوە. ignorance واتە نەزانین نەفامی کاتێک کە تۆ نەفامی هەڵبەتە بەواتایەکی سوکایەتی نابەواتای ignorance تر نازان بە کوردی چ شەیشتی بۆ بەکارێنی واتە کاتێک کە تۆ نازانی شتێک ڕاستیان ڕاز نییە بەڵام ئەڵی لەبەرەوەی کە نازانین ڕاستیان ڕاز نییە ڕاستیان ئەڵی کە لەبەرەوەی نازانین ڕاستیان ڕاز نییە کەواتە ئەبێ هەڵەبێ ئیتر ئەمە پێوترێ argument from ignorance. بۆ نمونە ئەو هەڵە لۆژیکیەیە argument from ignorance کە دەڵێت ئارگومنتێک بۆڵی ڕێزمانی ڕێنووسمان کردەوە ویسمان چاکێکی نۆ خەریکە تێکتری هەیە ئەهای ئەو هەڵە لۆژیکیە کە دەڵێت ئارگومنتێک ڕاستە چونکە نەتوانراوە بسەلمێنرێت هەڵەیە یاخود ئارگومنتێک هەڵەیە چونکە نەتوانراوە بسەلمێنێت کە ڕاستە جا لە ڕاستیان ناشزانرێت کە ئەو شتە ڕاستە یان هەڵەیە ئەو پرۆپۆزیسیۆنە ئەو پرۆپۆزیشنە ڕاستیان هەڵەیە یعنی نازانێت کە ڕاستیان هەڵەیە بەڵام لەبەرەوەی کە نازانین ڕاستە یان کە نازانین هەڵەیە ئەبێ ڕاست بێت یاخود ئیترەکەوێتە سەر ئارگومنتەکەیان ئەڵین هەڵەیە. لێرە دوو نمونەمان ئامادە کردو بۆ نمونە کەسێک ئەڵێ من نازانم کە بوونەوەرە ئاسمانیەکان بوونیان هەیە و کەس ناتوانێت بزانێت یان کەس نازانێت ئەڵێ کەواتە ئیلا ئەبێت بوونیان هەبێت یعنی بۆ نمونە ئێمە نازانین کە هەیە یان نا من ئارگومنتێکەکەی لەسەر کەسەکە ئایا گفتوگۆکەمان لەسەرەوەی کە ئایا بوونەوەرە ئاسمانەکان بوونیان هەیە هەردووکمان نازانین کە هەیە نا ئێمە دڵنیانی لەوەی کە ئەم پرۆپۆزیسیۆنە ڕاستیان ڕاستنی ئیندەکتڤیانە نازانین کە لە ڕووی ئیندەکتڤلۆژیکەوە بوونی هەیە نا بەڵام ئەو کەسە ئەڵێ هەیە لەبەرەوەی تۆ ناتوانانی لەبەرەوەی نازانین کە هەیە نا کەواتە هەیە یعنی ئەڵێ تۆ نازانیت تۆ ناتوانیت بۆ مسلمێنی کە نییە کەواتە ئیلا ئەبێ هەبێت. ئەمە argument from ignorance لەبەرەوەی تۆ نازانیت بەڵام بە بڕای خۆتەڵی ئەو کەسەوایە یان بۆ نمونە تۆ یتە دەرەوە سێرەکەی سارەکە شوختێکی پێوەیە ئەڵێ نازانم کێ لێ من و تۆش هەردووکمان کەسمان نازانین چێ کردوێتی بەڵام ئەڵم کەواتە ئیلابێ مناڵی دراوسەکەمان بوو بێت. ئەمە argument from ignorance. نمونەیەکی ترەمەیە هەر دەربارەی بوونەوەری ئاسمانی ئەڵێ سێرکە ئەو شتە ئەو ڕووناکیە لە ئاسمانە ئەڕوات من نازانمەوە چییە بەڵام ئیلا و بیلا بێت بوونەوەرە ئاسمانەکان بێت کە لە هەزارێکی ترهاتوونەتە سەر زەوی کەواتە تۆ نازانیت ئەو شتە پرۆپۆزیسیۆنە ڕاستیان ڕاز نییە بەڵام گەشتویتەتە کۆنکلوژنێک ئەڵێ ڕاستە لەبەرەوەی نازانین کەوایان نا. ئەمە argument from ignorance نمونەی زۆرە لە گفتوگۆشە زۆر بەکارێ من خودی خۆم لە کۆمنتە کە گفتوگۆم کردو لەگەڵ خەڵکە بەڕاستی argument from ignorance یەکێکە لەو ئارگومنتانی نەک تەنها لە کووردا بەڵکو لە جیهانە زۆر دووبارە بێتەوە. ئارگومنتێکی تر پێوترێ black or white fallacy ناوی تریشی هەیە پێوترێ black and white fallacy false dilemma ئەوانەشی پێوترێ کۆمەڵێک ناوی هەیە. ئەوەیە کاتێک تۆ کەسێک ئەبەستیتەوە دوو هەڵبژاردە ئەخیتە بەردەمی لە کاتێکە لەو دوو هەڵبژاردەیە زیاتر هەیە کاتێک دوو هەڵبژاردە دەخرێتە بەردەستی کەسی بەرامبەر لە کاتێکدا زیاد لە دوو هەڵبژاردە بوونی هەیە بۆ وەڵامدانەوە. بۆ نمونە تۆ بە کەسێکەڵی لەو کاتەوەی کە تۆ پارە زۆر سەرف ناکەی کەواتە لەوە چێ پارە زۆر پاشەکە بکەی بەڵام ئەگەر سێرکەی ئەم دوو چارەسەری داناوە یان تۆ ئیلابێ پارە و زۆر هەبێ بۆیە زۆر سەرف ناکەی تۆ پارە زۆر سەرف ناکەی لەبەرەوەی ئیلابێ زۆر هەبێ کەواتە ئەویژەڵ بەڵام چارەسەریشی تر هەیە وەک لەوەی پارەی زۆری هەبێ یان نێوێ پارەی زۆری هەبێ بەڵام نێوێ سەرفیکە یان نێوێ پاشەکەوتیکە ئەوەیە کە من پارە زۆر بەدەست نایەنم پارە زۆر پێیان ناکەم بەڵام تۆ کەسەکە بۆ شێوازە دەوێت چاوپۆشی بکەی لە کۆمەڵێک ئارگومنتی و کەسە بیەخەیتە ناو یان ئەمە یان ئەوە یان ئەوە یان ئەوە یان بەڕەشی یان بەسپی یان ئەوە زۆر دووبارە هەبێتە بۆ من لە ئارگومنتێکە تۆ باز لەواکە ئەڵێ ئیلا و بیلایانە بێ تۆ لەگەڵ ئێمەیانیت کەواتە بێ دوژمنی ئێمە بی لە کاتێکا من ئەگەر لەگەڵ تۆیان نەبووم واتە ئەو نییە کە دوژمنی تۆ
یعنی بۆ نمونە کەسێگەڵێت من ئیتر تۆ قساکەی لەگەڵ هاوڕێک تاڵێ پشگیری لەم نەکەی باشە پشگیری لەگەڵ من ناکەی تۆ ژۆکە ئەو دوژمنی منی لە کاتێکا ئەو ئەکرێت دوژمنی تۆ نەبێت لەوە چێ هەڵبژاردەیەکی تری لەبەردەستانێت بۆیە بەڕاستی جیهانی ئێمە یان ئەو گفتوگویانەی کەیکەین لەسەر زانست بێ لەسەر بابەتێکی فەلسەفی بێت تا دوایی تۆ ناتوانانی مرۆڤێک لە دوو هەڵبژاردە کە خۆت ئەو دوانم کردوون بە هەڵبژاردە کورت بچووشان بکەیتەوە ئەمە بەڕاستی هەڵەیەکی لۆژیکیە کە ئەکرێ وەڵامی تر هەبێت ئەمە واتەی ئەوە نییە کە دایلەما بوونی نییە قەیناک ئەمە فۆڵس دایلەمایە ئەمە فۆڵس دایلەما بەڵام بێگومان هەنێک پرسیار هەن کە تۆ لە دوو هەڵبژاردە ناتوانانی زیاتر دەربچی بەڵام کاتێک من بەمە بەس دوو هەڵبژاردە دروست دەکەم ئەمە ئەم کاتە ئەبێتە black or white logical fallacy ئەوەی کە ئەمڕۆ باسیەکەین دوایینیان بێت بۆ ئەم ڤیدیۆیە ئەویش slippery slope slippery slope ئەو ئارگومنتەیە کە ئەڵێت ئەگەر ئارگومنتێک یان خۆت پرۆپۆزیسیۆنێک ڕاست بێت و ئەگەر هەنگاوی سەرەتایی ئەو ئارگومنتە جێبەجێ بکەین ئەوە دەرەنجامێکی زۆر خراپی لەکەوێتەوە لە کۆتاییە واتە لە ئەلفەوە ئەگەیتە یا کە بە دەرەنجامێکی زۆر نەرێنیەوە ئەگەیتەیە ئەمە لە زۆر ئارگومنتە من بەڕاستی لە بەتایبەتی لە ئارگومنتە سیاسیەکانە زۆر تێبینیەکەم بۆ نمونە هەر یاسای چاکسازی جێبەجێ بکرێ کاکە وڵاتەکەمان کاو لەبێ هەتا دوایی یعنی تۆ هێشتا هەنگاوێکی سەرەدایی نەنداوە یەکسەر دەرەنجامێکی کۆتایی خراپی لێ هینەکەیتەوە اینجامە زۆرەوەیە بەتایبەتی کە یاسایەک عادەتەن کە یاسایەک دەرەچێت لە وڵاتەکە نمونەی ئەمریکان بۆ هێناونەتەوە ئەنتایگەن و پرۆگەن دیبیتێکی لە ئەو کەسانی کاڵن با چەک فرۆشتن ئاسایی بێەوە بەدەستێنانی چەک ینی کەس هاونیشتمانیان بتوانن چەک بکڕن و بەدەستیان کەوێت هەوە هەیەیان بێ خاوەنی بن ئارگومنتێک ترێ ئەنتایگەنن کاڵێ ئەبێت یاساکانی بەدەستێنانی کەلوپەلی چەک زۆر قورس بکرێن جا لێرەیە ئەم پیاوە لەگەڵ ئەوەیە کە خەڵک چەکیان بەدەستکەوێ اینجا ئارگومنتەکەی چییە ئەڵێ ئەگەر هاتوو ئێوە ڕێگە بن لەوەی کە چەک نەفرۆشێت کەواتە ئێوە مافی بەرگریکردن لە ئێمە ئەسەنەوە کەواتە وڵاتەکەمان پڕەبێ لە تیرۆریست و وڵاتەکەمان ئێوە وڵاتی تیرۆریستە لە کاتێکە یاساکە نەجێبەجێکراوە تۆ نازانیت بەچی ئەگەیتە تیرۆریستان بە کۆمەڵێک فاکتەر و بە کۆمەڵێک هینەوە بە کۆمەڵێک لە ئەلف بە جیم تا ئەگەیتە یاکە یعنی ABCD تا ئەگەیتە زێدەکە بەڵام تۆ بەبێ ئەوەی باس هیچ لەوانە بکەی ڕێک دەرەنجامێکی خراپ ئەهێنیت ئەگەیتە زێت بەبێ ئەوەی شەرحێکی کە بی چییە سی چییە دی چییە ئی چییە چۆن ئەگەی بەم دەرەنجامە ڕێکەڵە یەگەرم ئارگومنتی تۆ ڕاست بێ ماگەین بە دەرەنجامێکی زۆر خراپ بەبێ ئەوەی ئەم زنجیرە ڕووداوانەی کە پێش ئەو ڕوودا خراپە ڕوێن وەسفیان بکەی باسییان بکەی و بەڵگیان بۆ بێنیتەوە ئەمە پێوترێت slippery slope ئیتر زۆر ئارگومنتێ من بەڕاستی حەز ناکەم ڕۆمەنا ئارگومنتەکان چکە گەر هەنێ ئارگومنتێ بیەنمەوە لایەنگرانە بێ من حەزەکەم ئەم ڤیدیۆیانە و کوستافی بیرۆڕە هەوڵێین بەڕاستی بە بێلایەنی بیهێڵینەوە پشگیری لەلایەنێکی دیاریکراو نەکەین بۆیە ئێگزامپڵەکان بە شێوەیەکی گشتیێنینەوە یعنی ئێمە نمونونەکان ناین لەسەر پشگیری لە فکرێکی دیاریکراو بکەین بۆیش ئارگومنت زۆرەیە ینی تا ئەم ئارگومنتە تەنها بۆ ئەم ئارگومنتە بەکار نایە بێگومان بۆ ئارگومنتی تر لە ڕووی ئاینەوە لە ڕووی بۆ ئاینداری بۆ بێ ئاینی هەتا دوای ئەم ئارگومنتانە چ بە هەڵە چ بەنە هەڵە بەکار ئەهێنرێن بەڵام ئێمە هەوڵ ناین کە نمونەیەشی دیاریکراوە بۆ نمونە پشگیریشی دیاریکرا بهێنینەوە تا دوایی بەرحاڵ بۆ ڤیدیۆی داهاتوو باسی سێ هەڵەی لۆژیکی تر ئەکەین بۆ ئێستا کاتێکی خۆش و هیوادارم سوتان لەبینی بێت و هیوادارم لە هەڵەی لۆژیکی بە دوور بن